کە باس لە وشکە ساڵی دەکەین وشکە ساڵی گۆڕانکاریەکانی کەشوها و کەمبوونەوەی هاتنی ئاوی پێویست بۆ وڵاتانی دراوت لە وڵاتانی دراوسێ کردووە کە کاریگەریەکانی ئەم هۆکارانی کە باسمان کردن لەسەر عێراق زیاتر بن ئێستا دەریاچەکانی عێراق لە بەردەم وشکبوونی زیاتردان و ئاوی ژێرزەویش کەم بۆتەوە مەترسیانش زیاتر دۆخی کەشوهەوای عێراق تێک دەدات. سەبارەت بەم بابەتە میوانێکمانە بێت لە ستۆدیۆ لەگەڵمانە ئەویش دکتۆر یاسین ئەحمەد ئەمین ئەندازیاری سەرچاوەکانی ئاوژینگە. دکتۆر یاسین بەخێر هاتی سپاس بۆ ئامادەبوونت. پێشەوەی بینە لای تۆ گفتوگۆ بکەین لەسەر ئەم بابەتە ڕاپۆرتێکمان هەیە سەبارەت با وشکبوونی دەریاچەکانی عێراق کە مەترسی وشکبوونیان لەسەر و لەوبارەی هۆشداری دەدێت ڕاپۆرتێکی پێکەوە بینەری دەبین. وشکە ساڵی و کەمی باران و کەمبوونەوەی ئەو ئاوانەی کە دێنە عێراقەوە وای کردووە کە ڕۆژ بەڕۆژ هۆشداریەکان لەبارەی مەترسی وشکبوونی دەریاچە و ڕووبەرە ئاویەکان بدرێت. ئەمە پاشماوەی دەریاچەی ساوەیە لە پارێزگای موسەنا لە باشووری عێراق کە بە مرواری بیابان ناسرااو بوو. بەڵام ئێستا بۆ تا زەویەکی وشکی شەقبردوو. دوای ئەوەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دوادڵۆپەکانی ئاوی وشک بوون. ئەمەش پرسیارێکی زۆری دروست کردووە. بۆچی لایەنە پەیوەندیدارەکان نەیانتوانیوە پارێزگاری لە یەکێک لە سەرسوڕهێنەرەکانی وڵات بکەن. ئەم دەریاچێ بە یەکێک لە دەگمەنترین و بەناوبانگترین دیاردەسروشتیەکان هەژمار دەکرا لە عێراقدا کە تەمەنی دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێش ئێستا. درێژی دەریاچەکە 4.47 کیلۆمەترە و پانێکەشی دەگاتە 1.77 کیلۆمەتر. بە یەکێک لە دەریاچە داخراوەکاندا دەدێت چونکە هیچ سەرچاوەیەکی نییە لە ڕووبارەکانەوە. با پلەی یەکەم پشت دەبەستێت بە ئاوی ژێرزەوی لەگەڵ هەندێک جۆگە لە ئاو کە لە ڕووباری فورات جا دەبنەوە. لەگەڵ ئەوەشدا دەریاچەیەکی سوێری سروشتی بووە. تەنها دەریاچەی ساوە نییە کە وشک بووە، بەڵکو چەند دەریاچەیەکی تریش هەیە لە عێراق کە لەسەر ڕێگەی وشک بوونن. لەو بارەوە بەرپرسانی حکوومەت و پسپۆڕانی ژینگە دەڵێن لەوانەیە ئەم مەترسیە هەموو ڕووبەرە ئاویەکان بگرێتەوە. چونکە عێراق لە پلەی یەکەمدایە لە کاریگەریەکانی تێکچوونی کەشوهەوا لە جیهاندا. وتەبێژی وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراق دەڵێت لە ئێستادا هاوشێوەی ساوە دەریاچەی ڕەزازەش لە پارێزگای کەربەلا لە بەردەم مەترسی وشکبووندایە، چونکە ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی سوێری ئاوەکەی زیاد دەکات. ئەمە ژوا دەکات کە ژمارێکی زۆری ئەو ماسیانەی کە تێیدا دەژین لەناو بچن. هۆکاری ئەمەش دابین نەکردنی ئاوی پێویستە لەلایەن وەزارەتی سەرچاوەکانی ئاوەوە و هەروەها بڕینی ئاوی ئەو ڕووبارانەی کە هاوبەشن لە نێوان عێراق و وڵاتانی دراوسێیدا. عێراق خاوەنی 22 دەریاچەیە کە دیارترینیان ساوەیە لە موسەنا و ڕەزازە لە کەربەلا و حەبانیە لە ئەنبار و حەمرین لە دیالە و دەربەندیخان لە سلێمانی کە زۆربەیان لە ڕووبارەکانەوە ئاویان تێدەڕژێت. بەڵای زان بەردەوام بین. دکتۆر یاسین دووبارەی مۆلای تۆ بەخێر هاتی. سپاس بۆ ئامادەبوونی. دکتۆرمە سەرەتا لەوە دەست پێ بکەم گۆڕانکاریەکانی کەشوها تا چەند کاریگەری کردوتە سەرەوەی کە وشکە ساڵی لە عێراق دروست بێت؟ بڵێ زۆر سپاس بۆ ئەم میوانداریە. ئەڵبەتە زۆر سپاس. وشکە ساڵی دەرهاویشتەی یا با بڵێن گۆڕانی کەشوهەوایە. گۆڕانی کەشوهەواش دیسانەوە دەرهاویشتەی گەرمبوونی زیاد لە پێویستی گۆی زەویە. تەمەن چی لێ هاتووە؟ باران بارینەکان شوێنەکانیان کاتەکانیان گۆڕانکاری بەسەرا هاتووە. ینی ئەوەی ئێمەوە ڕاهاتوین لەوە پێش بارانێکی با بڵین بۆ نمونە 500 میلیمەتری لە شوێنێکە هەمان بێ ئێستا ئەومان نەماوە. چۆتە جێگەیەکی تر یان ڕێژەی بارانبارینەکەش گۆڕانکاری بەسەرا هاتووە. کێشەکە لە با بڵین گۆڕانی کەشوهەوا چییە؟ چڕی بارانبارینەکە زیای کردووە. با بڵین ئەو بارانی لەوە پێش ئێمە بە مانگێک وەرمانگرتووە، ئێستا بە هەفتەیە گۆرێگرین. بینی بارانەکانیش زیای کردووە. ینی با بڵین ئێستا بارانێک گەبارەیە لەوە پێش با بڵین 2 هەفتە دوای ئەوە بارانێکی تر هەبوو، ئێستا مانگێک هەیە، مانگ و نیوەک هەیە. باش ئەو بارانە بەخۆرە دکتۆر هیچ کاریگەریکی لەسەر و زەویە بێ یاخود سوودی لێ بینێت وەک لەوەی کە بە دڵنیایی بەردەوام و هادەئی ببارێت؟ بخۆی کێشەکە ئەلەویایە.
ینی تۆ ئەگەر وەک خۆمان بە کوردی خۆمانڵێن نمە باران ئەگەر بە نمە باران ببارێ چانسی دابەزینی زیاترە چکە بەڕاستی سەرچاوە ئاویەکان ینی سەرزەوی و ژێرزەوی هەمووی ئەساسەکەی ژێرزەویە چکە ئەوەی کە ڕووبارەکانیش لە چیەوە دروزە من کانیاوێکە ئەڵبەتە چەند کانیە کە کۆ بێتەوە ڕووبارێ دروستەکە ئەوەی کە لە کاتی بارانبارینەکە لە ناو با بڵین ڕووبارەکانە ئەڕۆن ئەوە تەنها ئاوی سەرزەویە ئەوی تری هەمووی ئاوی ژێرزەویە ئێمە ڕۆژە کە باران نابارێت سیرەکەین ڕووبارەیە مانگێک سیرەکەی باران نابارێت ئەو ڕووبارە ئاوی لە کۆ بڵ بەتە ئاوی ژێرزەویەتەوە یعنی پاراوبوونەوەکە کێشەیە لێرە دانەبەزینی بارانەکە بەو ڕێژەی کە پێویستمانە چونکە بە خوڕ ئەبارێ و ئەڕواو لە دەستمان دەرەچێ. باشە دکتۆر کەواتە ئەکرێ بڵین ئەم بارانبارینی کە ئەم ساڵ لە هەرێمی کوردستان باری سوودێک کەوتوی نەبوو بۆ ئاوی ژێرزەوی و کاریگەریە بۆ لەسەر کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی بەدەر لە بەفرەکە کە باری ئەڵبەتە بەفر باشتریشە لە باران هێواش شێواش ئەتوێتەوە وینە بێ ئەوە هینێکی باش بوو با بڵین باران بەفربارینەکە زۆر باش بوو بەڵام ئەوی تری کە بارانە خوڕەکان ئەبارێ بۆ نمونە ئەوەی کە لە هەولێر باری و لافاوی دروست کرد و هینی کرد هەر لێرەش ینی چڕیەکەی زۆرە ینی سوودێکی وای لێ نابینین بەڕاستی ئەسڵەن زەرەرمان لێ ئەیە بۆچی لەبەرەوەی داخورانی خاک زۆرەکات ینی قڕولیتە زۆرە بات پیسی زۆر هەڵەگرێ لەگەڵ خۆیان بۆ ناو سەرچاوە ئاویەکان ئەمە کێشەیەکی ترمان بۆ لەولاوە بۆ دروستەکات چکە ئێمە چۆنڵی کە دراسی گۆڕانی کەش و هەواکەین بەڕاستی لەسەر کەمێتی ئاو با بڵێن چەندایەتی ئاو لەگەڵ چۆنایەتی ئاویش کوانتتی لەگەڵ کواڵەتی هەردووکیان با بڵین تەسیریان تێکرێت بەهۆی گۆڕانی کەش و هەواوە ینی وشکە ساڵەکە لەوێەوە سەر هەڵەیە لەوێەوە هینە بێ ئێمە ئەو بارانانە ناتوانین ئیسیفادەی تەواوی لێ بکەین وەکو با بڵین بۆ پاراوکردنەوەی ئاوی ژێرزەوی کە ئەویش ئەبێتە سەرچاوەیەک بۆ ڕووبار و کانیا و ئەو زۆهینانە. دکتۆر بابین بە پێچوانەوە باس بکەین چۆن کەش و هەوا کاریگەری لەسەر بارینی بارانێ بابین باسیەوەش بکەین کە تا چۆن کەمبوونەوەی ئاو لەسەر زەوی کاریگەری لەسەر کەش و هەوا دەبێت بۆ پێکە گەر ئێمە ئاومان نەبێت لەسەر زەوی ڕەنگە کاریگەری لەسەر کەش و هاش دروست بە دڵنیاییەوە ئێستا ئەو دەریاچەی ساوەیە کە وشک بووە بەڕاستی خۆی دەریاچێکی سوێر بوو ئەوە نەبوو بڵێ ئیسیفادەی لێ بکرێ بۆ سامانی ماسی و بۆ ینی بەدەگمەن وابزانم جۆرێکی زۆر تایبەت ماسی زۆر بچووکەتیایە ئەژیاوە لەگەڵ یەک دوو با بڵین ئۆرگانیزمی تر ئەوی تر سوێر بۆ چکە 1500 ppm بەرەو ژوور ڕێژەی خوێ بۆ تایە لە بەرەوی دەرچوونی نییە ئاوی تێچووە وەرنەگیراوە بەڵام با بڵین ئیسیفادەیەکیان لێ کردووە بۆ با بڵین کەش و هەوای ناوچەکەی شێدار کردووە خۆشی کردووە نەیهێشتووە دەرەجەی حرارت چکە مەزانین ئاو کە گەرمی پێ بگا ئەبێ بە هەڵم کە بوو بە هەڵم گەرمی لەگەڵ خۆیە بە ینی شوێنەکە سار دەکاتەوە جا ئێمە ئەگەر سەرچاوە ئاویەکانمان با بڵین ئەو دەریاچە و شوێنانی کە ئاویان تیا بۆ وشک بکات دیاردەی بە بیابان بوون سەر هەڵەیە لەولاوە ینی ئەم خۆڵبارین و هینەی کە ئێستا ینی بەدەگمەن لە سلێمانیا ئەگەر تۆ بچیتەوە ساڵەکانی پێش 2000یش ینی زۆر بەدەگمەن خۆڵبارین هەبووە لێرە ئێستا سەرەکەین ساڵانە ئەم ساڵ تقریبان 2 جار 3 جار خۆڵبارین بووە ینی هی بە قووەتیش ئەمە چییە دیسانەوە وشکبوونی ئەو ئەرزانەیە بەسەراحەت ئەکرێ بڵین کەواتە ئەم گۆڕانکاریانە لە ئێستادا مەترسیەکانی لە ئاستی عێراق و هەرێمی کوردستانیشدا مەترسیەکی زۆر گەورەیە بڵێ بە دڵنیاییەوە خۆ کێشەکە لە چیایە ئێمە وەکو هەرێمی کوردستان ینی وەکو عێراق بە سەراحەت هیچ پلانێکمان نییە ینی پلانەکانمان ئێمە من لە زۆر کاتی تریشا ئەوە وتووە ئێمە نەقسی معلومات و کادری علمیمان نییە بە سەراحەت ئێمە نەقسی جێبەجێکردنی پلانەکانمان هەیە ینی شتەکان وتراوەلەوە پێش هۆشداری گیراوە مەسەرەن من بۆ خۆم لە 2016 2017 چەند سیمینار و هینێکم کردووە بۆ با بڵین سیرکردنی ئاوی باران گلانەوەی ئاوی باران چیتر ئاوی باران ئەوە نییە وەکو پێشوو ئێمە سیرمان کردبێ کە وەکو ئاوێکی با بڵین مەجاری سیرمان کردووە بە زووترینکان خۆمان لێ نەجات داوە نەخێر ئێستا ئەبێ گلی بینەوە
ئەبێت چەنێ ئەتوانین گلی بینەوە لای خۆمان بە پێی توانە بە پێی ئەو مەساحەی کە هەمانە بۆچی لەبەرەوەی چانسێکی بینێ دابەزێت چکە ئێمە وتمان ئاوەکە بارانەکە چڕێەکەی زۆر بووە کە چڕێەکەی زۆر بووە خێرایەت و ئەڕوات ئێمە نێڵین بڕوات ئەبێ گلی بینەوە ئێستا با بڵین لە ناو پارێزگای سلێمانیە لە شارەکانی تری کوردستان ئەبێت چەنەها با بڵین بەنداوی بچووک گەورە لەمانە ئیمکەی هەتا لە ناو شارەکانە ناو شارەکانە ئەبێ ئێمە تێڕوانینمان بۆ ئاوی سەرجادە و بانەکان هی خانوەکان هی سەربانی خانوەکان هەڵبەتە ئەمانە جیاواز بێ لە مەودووە سە من بۆ خۆم خوێندکارێکی ماستەرم هەیە لە زانکۆی سلێمانی تەمەەن لەسەر چی ئیشەکەین ئۆپتیمایزیشنی با بڵین شوێنی گلانەوەی ئاوی باران لەسەر جادە و بانەکان چکە بە سەراحەت بەرزکردنەوەی شۆستەکە بۆ ئەوی ڕێپێنەیانی ئاوەکە بۆ ناو شوێنێکی با بڵین خۆڵ بێت ئێستا نییە ئەبێ ئێمە وا بکەین ینی بۆیە ئەڵم تێڕوانینی تازە هەیە بۆ ئاوی باران ئەمە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا جێبەجێ کراوە پێوترێت لۆ ئیمپاکت دیڤلۆپمنت یا با بڵین بێست مەنەجمنت پراکتس ئەمانە تێڕوانینی تازی ئەوان یعنی کێشەی سەرچاوە ئاویەکانیان ئاوی سازگاریان نییە حالیان لەوانەیە بڵم 50 ساڵی تریان لە ئێستا و ئیشی بۆکەن باشە کەواتە ئەو کێشەیەکە لە هەرێمی کوردستان و لەگەڵ لە ڕووی چۆنایەتی و چەندایەتی لە ئاوی هەرێمی کوردستان و عێراق هەیە چین هەڵبەتە بە خۆی سەرچاوە ئاویەکان هەر بە شێوەیەکی گشتی لە جیهانە ڕوبەڕووی با بڵین سترێس بوونەتەوە با بڵین زەخت بوونەتەوە بەهۆی چیەوە بەهۆی زیابوونی ژمارەی دانیشتوانەوە تەڵەب لە سەری زۆرە سەرفیاتی زۆر بووە ئەمە یەکێکیان ئەوەی تریشیان با بڵین چەند فاکتەری هەڵبەتە بۆ ئەوانە گۆڕانی کەشوهەوا ئێمەوتمان شوێنی بارانبارینەکان ڕێژەی بارانبارینەکان کاتی بارانبارینەکان گۆڕانی بەسەرا هاتووە یەکێکی تریشیان با بڵین زیادبوونی پیشەسازیە دەرهاویشتەی بەتایبەت لای خۆمان بەسەراحەت ئێمە هیچ ئیجراعاتێکمان نییە بۆ پارێزگاری سەرچاوە ئاویەکانمان ینی یاسایەکمان هەیە وابزانام لە پەرلەمان دووجار خوێندنەوەی بۆ کراوە یاسای پاراستنی سەرچاوە ئاویەکان نازان بۆ دەرناچوێنرێ ئەو یاسایە بۆ این ناکریانی بەسەراحەت کەسێک بە شێوەیەکی هەڕەمەکی بیری لێ ئەیات یا سەیرەکەین بەپێی با بڵین ئەو یاسایە مەفروزە نەهێڵن پیسی لەسەر خاک دابنرێ با بڵین تۆ سەنعاتێکی پیترۆکیمیاویەکەیت ئەوەت هەیە نابێ بیڵی پیسەکەت لەسەر خاک چکۆ لەسەر خاک دادنا ڕۆچێتە خوارەوە ئەگەر ئاوی ژێرزەوی ئەم وڵاتە پیس ببێ چێ پاچەکاتەوە بەسەراحەت ئەوانە پرسیار گەلێکن ینی ئێمە بێ لە خۆمانی بکەین ئەبێ سیاست مەداران و با بڵین کەسانی کە ئەم وڵاتە بەڕێوە ئەبەن ئەم جۆرە بیرکردنەوەیان هەبێت چکە ئەگەر ئاوەکە پیس بوو ئەوانیش بەرکەوتە ئەبن دکتۆر بەردانەوەی ئاو لەلایەن تورکیا و ئێرانەوە لێستا دەکەم بۆ تۆ دەزانین ئێمە سوود لە ئاوی ئەو دوو وڵاتە ژوەردەگرین لێستا دەکەم بۆ تۆ لایەنە پەیوەندیدارەکان عێراقی هۆشداریان لە کەمبوونەوەی ئەمبارکردنی ئاو لە عێراق باز لەوە شەکەن کە ئەمبارکردنی ئەو لەم ساڵدا لە 150 کەم بۆتەوە لەم حاڵەتەدا باشترین جێگرەوە بۆ ئەوەی کە مەترسی کەمبوونەوەی تەواوەتی ئاو لە عێراقدا بکرێت ڕێگری لێ بکرێت چییە؟ هەڵبەتە تۆ کە سەرچاوی سەرزەوید نەما ئەبێ بچی بۆ ژێرزەوی ینی حەلی ترت نییە ینی تۆ توانی مەسەرەن لە تورکیاوە هەرچەنەوەی کە خۆی وابزانم بیری لێکاتەوە تورکیا ئەوێت ئاوەکەی بە بۆری بفرۆشێ بە خەڵک یعنی ئەوە ساڵەکانی با بڵین لە هەشتاونەوەتەوە تورکیا ئەو هینانەی هەیە ئەو پلانانەی هەیە بۆ مەشروعێکی گەورەی گاپ با بڵین چەنەها بەنداو لە خۆیە گرێ ئەمانە با بڵین ئەو بەتەمایەتی بەڵام تۆ کە تەمەند ئۆپشنەکان با بڵین هەڵبژاردەکان بە دوای یەکایەن تۆ کە ئاوی سەرزەوید نەما دەسبەی بۆ ئاوی ژێرزەوی ئەگەر ئاوی ژێرزەویش چووە با بڵین قوڵاییکی واوە کە تۆ بۆت با بڵین دەرنەیە دیانە توانین بین ئەوسا ینی چارت نییە بێ لە شوێنێکی ترۆ بیهێنی بەسەراحەت باشە دکتۆر ئەم گۆڕانکاریانەی کە لە کەش و هەواڕوابوونی وشکە ساڵی چ کاریگەریەکی لەسەر ئاوی سازگار هەیە لە هەرێمی کوردستان توانین بڵین لە ئێستادا لە هەرێمی کوردستان ئاستی ئاوی سازگار چۆنە؟
بڵێ ئێمە دابارین با بڵین بارانبارینمان باشە تا ئێستا ینی تۆ سەیری ئەوە مەکە ئەم ساڵ یا با بڵین ساڵی پار 411 ملیم لە سلێمانی تەوان من شوێنەکانی تر ناڵێم باریوە ئەم ساڵیش لەوە چێت تا ئێستا نەچۆتە 400 ملیم ئەم دووبارە بوونەوەی با بڵین بارانەکەمانە بە دواییەکە ئەگەر بگەڕینەوە بۆ با بڵین مێژووی داتاکان لە سلێمانی لە ساڵی چلەکانەوە ئێمە داتای بارانبارینمان هەیە شتێکی ئاساییە یعنی ساڵی 1990مان هەیە 2007 و 2008مان هەیە کە ئەمانە هەمووی با بڵین کەمتر لە 400 باریون ئاساییە ئەم با بڵین ئەینانە بەڵام تەسیرەکەی چی ئەبێت لەسەر با بڵین کوالتی ئاو ئەمانەوە جەنابەت ئەو فەرسی بڵێ تەبەن بە دوو جۆر با بڵین هەردوو کوالتی لەگەڵ کوانتیتی پەیوەستن بەیەکەوە ئەی تۆ ناتوانانی دراسی کوالتی بکەی بەبێ ئەوەی باسی کوانتیتی بکەی با بڵین چەندایەتی چۆنایەتی بڕی ئاو لەگەڵ با بڵین چۆنایەتی ئاوەکە ئایا باشە یا خراپە چکە ئاو ئەگەر بڕەکەی کەم بۆوە بە کەمترین پیسە بێت ئەگەر بڕەکەی زۆر بوو پیسیشی تێکەوێت پیس نابێ بەڵام ئەگەر بڕەکە زۆر بوو ئاوەکە پیس بوو هەر هەمان با بڵین نەتیجەی هەیە یعنی پەیوەستن بەیەکەوە تەبەن گۆڕانی کەش و هەوا چی لە با بڵین جۆرایەتی ئاوەکە سایکلی بارانبارینەکە سەریعەکار وەکوتمان ڕێژەی بارانبارینەکە چڕ بۆتەوە داماڵین و با بڵین گواستنەوەی پیسایی و ئەمانە بە تایبەت لە وڵاتی خۆمانە ئێمە هیچ پلانێکمان نییە بۆ پاراستنی با بڵین ژینگە و سەرچاوە ئاویەکانمان بڵین خەڵکێک فیتەریەکە هینەکە هەموو پیسی و چەوری و ڕۆن و هینەکەی لەسەر ئەرزەکە فڕێەیە کە بارانێگە بارێ ئەیبات ئەنی تۆ لەو بڕایت نقطەیەک پیسی فڕێبە لە بەردەرگای ماڵەکەی خۆت بە جۆرێ لە جۆرەکان ئەڕاتە سەرچاوێکی ئاوتر یا ئاوی ژێرزەوی یا ئاوی سەرزەوی لەگەڵ ئەمانەیە ئەم کێشانی کەوا باسەکەی ئەکرێ بڵین ئاوەکەمان ئاوێکی سازگارە هەتا ئێستا با بڵین ئێمە شوێن کەوتووە ئێستا مەسەنەن دەربەنی خان نەخێر ناتوانانی بڵێ ئاوێکی شیاوە بۆ خواردنەوە بۆچی لەبەرەوەی پیس بووە بە کانزا قورسەکان و بەعزێ مەوادی تریتیایە ئێمە ئاوی دوکان و با بڵین بۆ سلێمانی ئاوی دوکان و سەرچنار بەکارەهێنین مەڕاستی تا ڕادەیەک ئەو پێوەرانی کە ئێستا هەمانە ئەوەش پرسیارە بۆ خۆی پێوەری پاچی ئاو ئەوەی کە ئێمە بەکارهێنین لە عێراق ئێستا لە با بڵین لە دایرەکانی ئاو لە فەرمانگەکانی ئاو بپرسە ئەڵێن ئێمە بەپی ستانداردی عێراقی ئاوەکەمان پاکە ڕاست دەکەن بەڵام ئایا ئەو ستانداردە چیتر ئیشەکە نەخێر ئەبێ گۆڕانکاری بەسەرەوێ بەعزێ پارامیتەر و فەحسی تر هەیە بێ داخڵ بکرێت ئێمە ئەوانەمان نییە ینی بەسەراحەت لە وڵاتانی تر با بڵین فەحسی هێڤی میتاڵە کرێ لێرە ئێمە فەحسی هێڤی میتاڵمان نییە بەڕاستی تەنها چەند با بڵین فەحسێکە ئەکرێت ئەوانیش بەپێی توانای خۆیان ئەوانە ئەنجامێن ئەڵبەتە ئەویش چیتر ئیش ناکە بۆیە ئێمە تەسەورەکەین ئەگەر حکومەت پلانی نەبێ بۆ پارێزگاری سەرچاوە ئاویەکان و بە تایبەت پاکردنەوەی ئاوی مەجاری باشە دکتۆر پێویستە و پلانانی کە حکوومەت دای بڕێژێت بۆ مامەڵەکردن لەگەڵ ئاوی خواردنەوەی هاوڵاتیان پێویستە چی بن بۆ ئەوەی ئاوێکی پاک بۆ هاوڵاتیان دابین بکرێت یاخود لەم هاوینەدا ڕوبەڕووی هاوڵاتیان ڕوبەڕووی بێ ئاوی تەواوەتی نەبنەوە بڵێ پلانەکان بۆ ئەم ساڵ ئێمە قسە بکەین بەس بە شێوەیەکی با بڵین دوورخایەن حەق بوو حکوومەت بیر لەوە بکاتەوە کە ئێمە وتمان ئاوی بارانەکان گل باتەوە بە سەراحەت هیچ حەلی ترمان نییە ئێمە بۆ بەرە و ڕوبەیانی بەسیترین ئیجراعات ئەگەر بیکەین گلانەوەی ئاوی بارانە بەڵام بۆ ئەم ساڵ ئێمە ئەبێ وشیاریەک بین بە هاوڵاتیان با بڵین بە بەرپرسیارەتیەوە ئاو بەکاربێنن بە سەراحەت ئەوەی کە من لەوە پێش کردومە نیوەی ئەوە بکەم با بڵین ئێمە زانی بەکارهێنانی ئاو بۆ چییە لە ماڵە لە ئینا یەتە سەر با بڵین چاندن و ئەمانە ئەگەر لە توانیان بێت با بڵین جوتیارەکان با بڵین ئاوانی بە شێوەی تەنقیت با بڵین دڵۆپاندن ئەوە بەکاربێنن دریپ ئیریگەیشنی پێوترێ ئەوەی کەوا سۆندێک دانیت و لەژێر هەر دارێک یا هینێکە نقطەیەک بە ئاودانیت ئەوە زۆر
کەفاەتی هەیە زۆر فکتڤە بەڕاستی بە هەدەردانی ئاوی زۆر کەمتیایە ئەمانە ینی لە مەجارێکی تری شارڕێگەنەیەن بەڕاستی ئاوی بیرەکان هەروە بە عشوایی بەکار بێت پارێزگاری لە با بڵین ئەو ئەکویفەرە بکرێت کە ئاوی سەرچناری تیا چکە ئاوی سەرچنار بەڕاستی سەرچاوەیەکی پاکی زۆر ئەوەی سلێمانیە کە نزیکەی لە ڕوبعێ زیاتری ئاوی سلێمانی دابی نەکات. ینی بە سەراحەت ڕێگەپیان کە پیسکردنی ئەو سەرو با بڵین سەرچاوی سەرچنارەوە شتێکی خراپە ڕێگە پێدان بەکردنەوەی ئەو بەنزینخانە و هینانە باش نییە چکە ڕۆچوون هەیە لە بەنزیخانەکانەوە لیک هەیە ئەگەر بچێتە خوارەوە ئەگەر ئەکویفەرەکە ئەو با بڵین ئەو خەزانەی کە ئاوی سەرچناری تیا ئەگەر پیس بوو چۆن پاکەکرێتەوە ینی ئەوە مستەحیلاتە بە سەراحەت. بەڵێ دکتۆر بۆ هیوای هاوڵاتیانی ژەوەندە هۆشیاریان هەبێت کە بتوانن دەست بە ئاو بگرن و ئاو زیاد لە پێویست بە هەدەر نەدەن. بەڵێ دکتۆر یاسین ئەحمەد حەمە ئەمین ئەندازیاری سەرچاوەکانی ئاو ژینگە سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بەخێر هاتی دووبارە.